سڵاوازیسان سڵاوی خواتان لێبی دووبارە لەگەڵتان دەبینەوە لە شاشەی کەناڵی دیمەن بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی تر لە مانگی ڕەمەزانی پیرۆز لەسەر وەرزشکردن. بەرنامەکەی ئەوڕۆمان لەسەر کاتی وەرزشکردنە لە ژێمەکان کە چ کاتێک وەرزش بکەین. بۆ ئەو کەسانەی کە قەڵەون دەیانەوێت چێشیان دابەزێنن، ئاساییە ئەگەر تەنانەت پێش ڕۆژ و شکاندنیش توانایان هەبێتن وەرزش بکەن بە مەرجێک ئەو کەسە لە پێش وەرزشکردن هەستی بە بێتاقەتی و سەرسوڕە نەکردبیتن، واتە کەسێک بیت هیچ کێشەیەکی نەخۆشی نییە، تەنها کێشی زیادە و بە ڕۆژووە و هەست دەکات کە هێز و توانای هەیە. بەو هۆیش کە ئێستا وەکو باسمان کرد لە بەرنامەکانی پێشتر مانگی ڕەمەزانی پیرۆزکەوتۆتە مانگی 3 و 4 کەمتر ئارەقە دەکەین، بە ڕێژەیەکی زۆر کەم ئارەقە دەکەین، کەواتە دەتوانین ئەو کەسانەی کە بۆ دابەزاندنی چێشیانە دەتوانن پێش ڕۆژ و شکاندن، بەڵام گرنگە دەبێت ئەوە بزانن کە تەمرینەکان دەبێت تەمرینی ناوەندی بێ، نابێت تەمرینی زۆر قورس بێ، نابێت ڕاکردنی زۆری لەگەردا بێ، دەبێت تەمرینەکان بە هەمە زۆر بە متەنەوە بێتن، واتە تەمرینی ئاسنەکان بێتن و تەمرین لەسەر ئامێرەکان بێ و تەمرینی ڕۆیشتن بێ و تەمرینی زگ بێ و هەر هەمووشی لە 1 سەعات زیاتر نەبێت. بۆ ئەو کەسانەی کە یاریزانن بە هیچ شێوەیە گونجاو نییە کە پێش ڕۆژ و شکاندن بێن تەمرین بکەن. ئەو بەڕێزانە ئەو یاریزانانە پێویستە تەمرینەکانیان بخەنە پاش ڕۆژ و شکاندنیان بە سەعاتێک تاکو 2 سەعات بە جێرەی ئەو خۆراکەی کەوەری دەگرن و دووبارە ئەوانیش پێویستە لە مانگی ڕەمەزانی پیرۆز واز لە بەکارهێنانی چێشی زۆر بینن. ڕاستە تۆ کە ڕۆژوو دەشکێنی خواردنەکانت دەخۆی، بەڵام سێ گوێ بکە ئەو خۆراکانێک کە تو دەیخۆی لەشت پێڕا ناگاتن وەکو کەسێکی ئاسایی کە پێشتر لە مانگەکانی پێشووتردا بە بەردەوام خواردنی خواردیە، تۆ دەبێت سێ گوێ بکەیت تۆ چەندین کاتژمێریت نەخواردووە، ئێستا دێ ڕۆژۆکە شکاندیە، نابێ بە هەمان نەمت و بە هەمان شێوە بێ تەمرینەکانت تەمرینی قورس بێ. پێویستە لەو مانگی ڕەمەزانە تەمرینەکانت تەمرینێکی ئارام لەسەر خۆ، تکرارەکانت هەمووی هەر هیچ تکرارەکانت لە 10-12 کەمتر نەبێت بە هیچ شێوەیەک بۆ ئەوەی نەتوانی وەزنی زۆر بەکاربێنی و هەروەها ئەوەی کە خاڵێکی زۆر گرنگە پێویستە لە ڕۆژێکدا بتوانی ماسوولکەیەک بە 6 تەمرین یاخود 2 ماسوولکە بە 8 تەمرین ڕۆژەکەت کۆتایی بە تەمرینەکانت بێنی. هیوادارم سوودمان لێ ببینن. بەخواتان دەسپێرم تاکو بەرنامەیەکی تر تەندروست و سەربەرز و شاد و کامەران بن.
سڵاواتی زانە و کاتتان باش خدا ڕۆژوەکانتان قبول کاتن هەر لە خۆشی دابن دووبارە لەگەڵتانم لە شاشەی کەناڵی دیمەن بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی تر لەسەر وەرزش و تەندروستی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بڕگەی ئەوڕۆمان لەسەر کاتەکانی تەمرینکردنە. کاتی تەمرینکردن بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت چێشیان دابەزێنن، واتە ئەو کەسانەی کە وەرزشوانینە و چێشیان زیادە دەیانەوێت چێشیان دابەزێنن، دەتوانن پێشی ڕۆژوشکاندن تەمرین بکەن، بەڵام بە شەرتێک ئەو کەسە پێشی سەعاتێک پێشی ڕۆژوشکاندن کە دەیەوێت دەست بە تەمرین بکە هەستی بە بێتاقەتی نەکردوی، واتە تووشی سەرسوورە و بێتاقەتی و نەبوو بیتن، ئەو جە دەتوانیتن وەرزش بکاتن بێتن تەنها یەک کاتژمێر. بەڵام ئەگەر ئەو کەسە هەستی بە بێتاقەتی کردویتن و هەستی کردویتن پاڵەپەستۆی دابەزیوە، زەختی دابەزیوە، شەکرەی دابەزیوە، هەست بە خۆی دەکات کە بێتاقەتە بە هیچ شێوەیەک نابێتن پێشی ڕۆژوشکاندن تەمرین بکە. ئێمە بۆ دەڵێن پێش و ڕۆژوشکاندن بۆ کەسێک کە دەتوانیتن تەمرین بکە. ئێمە لە کاتێک ئێستاکە لە مانگی 3 و 4 داینە کە گەرمانیە، ئارەقەیەکی زۆر ناکەین، زۆر هیلاک نابین، بۆیە ئەو کاتەمان دەست نیشان کردیە دەڵێن بەڵێ دەتوانی کەسێک کە قەڵەوە دەتوانیتن پێشی ڕۆژوشکاندنیش دەتوانیتن تەمرین بکات. لەبەر ئەوەی کە تینووی زۆر نییە و ئاوەکی زۆر لە لەشی فرێنەدایە، ئارەقەیەکی زۆری نەکردیە، بەڵام تەنها یەک کاتژمێر. بێگومان ئەو کەسە کە پێش سەعاتێک پێش ڕۆژوشکاندن تەمرین دەکاتن، ئەویش سەرچاوەیەکی باشە بۆ ئەوەی بتوانیتن چەوری بسووتێنی، بەڵام ئەویش بۆ کەسێک وەکو باسمان کرد کە کەسێک کێشەیەکی تەندروستی نەبیتن دەتوانیت سوود لەو کاتە ببینی، بەڵام کەسێک کە تەندروستی تەواو نەبێتن و نەخۆشیەکانی وەکو شەکرە و پاڵەپەستۆی خوێن و هەر نەخۆشیێکی تری هەبێتن بێگومان نابێتن لە پێش ڕۆژوشکاندن تەمرین بکاتن. ئەو کەسانەی کە وەرزش دەکەن هاتوونە بۆ بەدەستێنانی ماسوولکە یاریزان بن چ کەسێکی ئاساییوی، ئەوانە بە هیچ شێوەیەک گونجاو نییە بۆیان پێشی ڕۆژوشکاندن تەمرین بکەن، بەڵکو دەبێت دوای ڕۆژوشکاندن بە سەعاتێک تاکو 2 ساعت پاشەوەی وەزبەیەک کاربۆهیدراتیان وەرگرتیە، شەکریان وەرگرتیە، دووبارە دەمارەکانیان هێزی هاتۆتە ناوێ، دووبارە گەشاوتەوە ئامادەیە بۆ وەرزشکردن، ئەو کاتە دەتوانیتن وەرزش بکاتن. ئەوانەی کە یاریزانیشن دووبارە لە مانگی ڕەمەزانی پیرۆز نابێت پەنا ببەنە بەر هەمان نەمتی وەرزشی پێش مانگی ڕەمەزانی پیرۆز کە چێشی زۆر بەکاردێنن و تکراری کەم دەکەن بۆ ئەوەی ماسوولکەی قەبارەی ماسوولکانیان گەورە بێ، بەڵکو دەبێت کێشەکانیان کەم بکەنەوە و تکرارەکانیان لە ژێر 12 تکرار نەبێتن بۆ ئەوەی تووشی پێکان نەبن، بۆ ئەوەی تووشی هیچ حالەتێکی
لە ناکاو نەبن بۆ ئەوەی تەنانەت ماسوولکەکانیانیش لە دەست نەدەن پێویستە تکرارەکانیان دوازە تکرار بێت تەمرینەکانیان تەمرینی هێواش و لەسەرخۆ بێتن ئەو یاریزانانەی کە دەیانەوێتن ماسوولکە بەدەستبێنن یاخود ئەو کەسانێک کە دەیانەی ماسوولکە بەدەستبێنن پێویستە ڕەچاوی بکەن کە تەمرینەکانیشیان دووبارە نابێ زۆر بێتن پێویستە تەمرینەکانیان ئەگەر یەک ماسوولکە لە ڕۆژێک گەمەی دەکەن 4 هەتا 6 تەمرین بێتن مابەینی سێتەکان ڕێستی تێدا بێتن و ئەگەر دوو ماسوولکە بێ بە هەردوو ماسوولکەکە تەنها 8 تەمرین زیاتر نەوێتن. هیوادارم توانی بمێتمان خزمەتێک بێ ئێوەی خۆشەویست بکەین ڕێز و سڵاو و خۆشەویستیمان هەر لە خۆشیدا بن.